حکوومەت یارێمی کوردستان سەرقاڵیەوەیە لە ڕێگەی دانانی بەرنمەیەک ژمارەیەک لە وەزارەت و دەستەکانی کەم بکاتەوە. بەشێک لە پەرلەمانتارانیش پێیان وایە ئەگەر بە شێوەیەکی زانستی کار لەسەر بچووکردنەوەی وەزارەت و دەستەکان بکرێت داهاتێکی زۆر بۆ خەزێنێ حکوومەت دەگەڕێتەوە. هەموو کابینەکان حکوومەت یان ئەوەیە کابینەکان فراوان دەکا یان بچووکی دەکا وەزارەتەکان زۆر دەکا و کم دەکا. بەڵام ئەگەر هاتوو حکوومەت لەسەر ئەساسێکی علمی لەسەر ئەساسێکی زانستی بتوانێت ئەو وەزارەتانە ڕێک بخات نەک لەسەر ئەساسی ئەوەی ئێمە چەند کاندیدمان دەبێت چەند کەس کاندید کراوە بۆ وەزارەتەکان بۆ کاندیدەکان وەزارەت دابنێ بەڕاستی ئەوەی ئێستا هەیە پێم وایە لەسەر ئەساسی ئەوەیە کە بۆ شەخص وەزارەت دادەنرێ یاخود بۆ حزبەکان هەر حزبێک چەند وەزارەتی ببەرکەوێت ئەوە شتێکی باش نییە. زیاتر لە 2 ساڵە حکوومەت یارێم کار بۆ بچووکردنەوە و کەمکردنەوەی وەزارەتەکان و دەستەکانی دەکات لیش نەشی بۆ پێکێناوە بەڵام تا ئێستا کاری جددی لەسەر نەکردووە. بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن ئەگەر حکوومەت دەست بەو هەنگاوە بکات ئەوە دەتوانێت پێشکەشکردنی خزمەتگوزارەکانی بە خەڵک زیاتر بکات. هەموو لایەک پێی وایە لەم کاتی قەیرانە کە حکوومەت نەیتوانی وەک پێویست خزمەتگوزاری بگەێنێ و بەشی هەرسەرەکی حکوومەت جگە لە هەنێ خزمەتگوزاری سەرەتایی و تەندروستیوانە نەبێ بریتێ لە دانی موچە. بۆیە هەموو لایەک پێی وایە ئەم هەموو وەزارەتە و ئەم هەموو دەستەیە زەختێکی ئێجگار گەورە ئەخاتە سەر حکوومەت و پارەیەکی زۆری ئەم حکوومەتە بە هەدەرەدا. بۆیە هەموو لایەک و ئابووری ناسان و خەڵکانی شارەزای بواری حکوومەتیش هەموو لایەک لەگەڵەوەیە ئەم حکوومەتە بچووک بکرێتەوە. لە مانگاوەی حکوومەت بۆ بچووکردنەوە و ڕێخستنەوەی وەزارەت و دەستەکانی ناویەتی ئەگەر پەرەی لێ بکات و بیکاتە پرۆژە یاسا و بینێرێتە پەرلەمان باوتەی پەرلەمانتاران پێشبینی دەکرێت بەر لە کۆتایی هاتنی ماوەی یاسایی ئەم خولە دەنجی لەسەر بدرێت ئەگەر نا پرۆژەکە دەکەوێتە خولی داهاتووی پەرلەمان. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.